فستیڤاڵی بازار لە گەرمیان یەکێکە لە گرنگترین بۆنە ئابووری و کەلتوریەکان لە ناوچەی گەرمیان. ئەم فستیڤاڵە ساڵانە لە شاری کەلار ساز دەکرێت. دەبێتە پلاتفۆرمێکی فراوان بۆ نمایشکردن و بە بازارکردنی بەرهەمە ناوخۆی و هەمە جۆرەکان. فستیڤاڵی بازار لە گەرمیان ساڵانە لە مانگی 11دا بەڕێوە دەچێت و بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوام دەبێت. بە گەورەترین فستیڤاڵدانێت لە سنووری دارەی گەرمیان و پارێزگای دیالە. فستیڤاڵە ساڵانە کۆمەڵێک بڕاند و کۆمپانیا بەشداریتیاکەن لەگەڵ بەرهەمی خۆماڵی. ئەم ساڵ 225 کۆشک وەستەیج دابین کراوە بۆ خاوەنکارەکان کە لێرە هەم بۆ ناساندن و هەم بۆ ساختکردنەوەی کاڵا و بەرهەمەکانیان لێرە بن. و فستیڤاڵی پارمان نزیکەی 200,000 گەشتیار و سەردانیکاری هەبوو. ئەمساڵ پێشبینەکەین ئەو ڕێژەیە زیاتر بێ و ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئێمە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانمان لە ڕێخستنی فستیڤاڵە دروستکردنی جوڵەی بازرگانیە لە شاری کەلار. خۆشبەختانە ئەوە جوڵەیەکی زۆر باش لە ناو فستیڤاڵەکە و ناو شاری کەلاریش دروست بووە کە بە نزیکەی 2500 هەلیکار لە ناو دەرەوەی فستیڤاڵەکە ڕەخسێ ساڵانە و هەروەها هاتنی گەشتیار بۆ سنوورەکە لە ڕێگەی کۆمەڵە گروپی گەشتیاری لە ناوچەکانی ناوەڕاست و خواری و عێراق و پارێزگاکانی هەرێمی کوردستان. بەهۆی سەردانیکەران و گەشتیاران لە ناوچەکانی دیکەی کوردستان و ناوچەکانی خواری و عێراق لە فستیڤاڵی ساڵانەی بازار لە گەرمیاندا چەندین کۆمپانیا و براند و خاوەنکار بەشداری دەکەن. ئەمەش فستیڤاڵەکەی کردوتە هۆکارێکی گرنگی بازرگانی لە ناوچەکەدا و پردێک بۆ پەیوەندی لە نێوان خاوەنکاران و کڕیاراندا. زۆر گرنگە ئەم فستیڤاڵانە زۆر گرنگە بۆ لەبەرەوە ڕوبەڕوو لەگەڵ هاوڵاتیە بەرەمەکانی خۆتی پێناسیێنی خزمەتی سەردانیکەرانی ئەو فستیڤاڵاکە. وەڵاهی گرنگە بەڵام بەپێی ژینگەکە. ئێستا کەلار ژینگەیەکی فراوانە. گەرمیان ژینگەیەکی فراوانە با بڵین ئەتوانی بڵیت بەستنەوەی چەند سنوورێکە بەیەکەوە شوێنێکی تیجاری گەورەیە کەلار بەڕاستی بۆ کەلار زۆر گرنگە. بە شەرت نییە بۆ هەموو ناوچەیەک بە تایبەت وابێت ڕاستی بەڵام بۆ خودی کەلار و گەرمیان بەڵێ گرنگێکی زۆری هەیە. خەڵکانێکی زۆر لە چواردەوە و چاوێن لە گەرمیان و لە تیجارەتی گەرمیانە بۆیە بۆ کەلار گرنگە ئەم شتەی هەبێت. بە حکمی پێگە جوگرافیەکەی و پێگە تیجارەکەی خەڵکانێکی زۆر دێن سەردانەکەن. بۆیە هەم بۆ خاوەن براندەکان گرنگە لێرە وجودیان هەبێ هەمیش بۆ خودی کەلار گرنگە ئەبێتە هۆی یعنی بەرزبوونەوەی ناوبانکی کەلار و بەرەو پێش بردننی ئاستی تیجاری و بازرگانی لە ناوچەی گەرمیان و کەلارە. بەپێی ئاماری بڵاوکراوەی ڕێکخراانی فستیڤاڵی بازار لە گەرمیان ساڵی ڕابردوو لە ماوەی 4 ڕۆژی فستیڤاڵەکەدا 205,000 گەشتیار و سەردانیکەر ڕویان لە فستیڤاڵەکە کردووە و بە بڕی ملیارێک و 900 ملیۆن دینار ئاڵۆگۆڕی بازرگانی کراوە و 305 خاوەنکاریش بەشداری فستیڤاڵەکەیان کردووە. ڕێکخراانی فستیڤاڵەکە باستەوە دەکەن کە چاوەڕوان دەکرێت ئاماری فستیڤاڵی ئەم ساڵ زیاتر بێت و ساڵ لە دوای ساڵ ئاستی فستیڤاڵی بازار لە گەرمیاندا بەرەو پێش بچێت. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.